سلااو دەبێ باشی بەڕێز مەمنون سپاس سپاس بەخێربەی بەخێربەی خۆشبی زۆر سپاس ڕێستی خات عزیز پێم بڵێنەوە چۆن هاتون بە فامیلی مۆڵ چی یەکەن وەڵی ڕەمەزانە ئیدی ئەو ڕۆژەوەکەش سارد بوو گوتمان بابێنە فامیلی مۆڵی پیاسە چی بکەین ڕەفیقی یەکەن نا برامە بران بەڵێ ماشەڵڵا ئەژ برا بچکە پێک ناچن هیچ وڵی دەنا یەکەم کەسی برێ پێک ناچی هەرچێ دەمان بینی دەرە پێک دەچن ناوەڵا بێکتری ناچن تەمەتان درێژ بێ ماشەڵاتان لێبێ ڕۆژانە بەچێوە خەریکی وڵی ئەم لە شەریکەیش دەکەم ڕۆژانە لەگەوی خەریکم و شانیش ئیدی ڕەمەزانە و مادی بوونەوە ئەو ڕۆگۆتمان بابێنە دەرێ پیاسە چی بکەین ڕۆژانە بەچێوە خەریکی والله ئیتر هەر ئیشکردنەکە نیە ئیشکردنەکە دوکانی خۆمانە لە بازە دوکانی سعات بانم تەرەکرا جێکێ بانەڵێن هەر بێ و چ گوتنی هەر سەرچاوەکان بەخێراتن لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن وەڵا الحەمدولە لە خوای بەزاتبی هەموم گرتیە و ئیدی خۆشە و چی هاوینێ نییە برێ گەرمابی نەگیرێتن شاڵە خوا لێ ما قبول چینوت نابێ برسیت نابێ بەخوای بەرێ وڵا حتممە بەس ئیدی ئینسان دەبی بڕک ئیرادەی خۆشی هەر ڕابگرێرە وڵا تۆ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی والله الحمد لله باشین بەس بڵێ لە بۆ ڕووی تێنیەتی الحەمدلله ساردە جۆکە و چ هاوینەکە نیە ئێستا باشترە بەس لەو مۆزوع خواردنەکەی ئەبرسی دەبێ بەخۆ خێرەکەش لێ با هەندێک برسیمان بێ وە با هەندێک گوناحمان پێی هەڵوەرێ باشە ئێوە شتێکی خۆشم لە بینی خۆتانە بۆ ناگەڕنەوە شتی خۆش وەڵی شتی خۆش ئیدی بۆ دەمەی بۆ بیرم نەیەگە نامە شتی خۆشمان هەم بە خەندە دیارە پێچە سوعبەت چی بن ئەنجا شتێکم بۆ بگەڕنەوە سوبازۆڵای ئەم بۆ دەمەی لەم نەیەگە برام نازانم والله بەبیراتنەکە چییە مەسەلەن هەر گاڵتە سوعبەتی ڕۆژانێ مەسەر ڕۆژانەگەر سوعبەتی زۆر بکەینەوەیە نمونەکی بەسیتە برا گەورێ هەرچم لێ بکاتە مناتە مە جوابێ مەسەر سوعبەتی زۆر دەکات ئەوم دەست بە قەفاتە مناتانم بە جوابێ ڕاستیەکەی ئەوزە زۆر جەولیاتیە مۆزوعەکە من پرسیارێکتان لەکەم ئێستا ئەگەر زانیتەنەوە کاتاب نەخاون خەڵات باشە ئەگەر ژنەتان زانی و کاتەمە پێکۆ چاڵنجێکەکەین تەمە باشە تەمە چاڵنجەکە چییە؟ چاڵنجەکە ماشتی زۆر خۆشە زۆر ئاسانە لە پرسیارەکانم ئاسانترە باشە ئەو پرسیارم بۆ هەردووکتانە ئەگەر هەر کامێکتان زانیتان ئەو کاتە من چاڵنج بۆی تری ئەەکەم باشە پرسیارەکەی من ئەڵێت ژمارەی پێی پەیکەری ئازادی چەندە؟ پێی پەیکەری ئازادی تقریبی 500 نا بڕۆ سەرێ سەرێ زۆر کەم تقریبان بڕۆ سەرێ بزان برایەکەت هیچ ئەزانێ؟ 950,000 ناوەندی 750 بی 800 800 و چەند؟ 850 نا بڕۆ سەرێ 850 890 وەرە خوارێ 885 تقریبا یەکەمێکی تر وەرە خوارەوە بەشکم گەینە حەدێکی وەسەط 880 نا خوارێ سەرێ خوارێ خوارێ 870 یاڵە یەکێک وابێنە خوارێ 879 879 زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ژمارەی پێی پەیکەری ئازادی 879 بەس باش ئەو لۆنیان کردە 880 ئەو یەکە ڕێک بێ وڵێترەوە لە ئەم بپرسام با من و تۆ چاڵنجێک بکەین باشە چه چاڵنجێک بە تۆ بکەم بەس ئەگەر عەزیەت نەبێ بیتە ئێرەوە بیتە لای منەوە گەر عەزیەت نەبێ چاڵنجەکەی من تەلەفۆنێک بۆ خێزانەکەت بکە پێ بڵێ کە ئەم شەو نایەمەوە پەیداڵێن بەڵام بەس دەبێ قبول بێ کامیرمانەکان لە سماری کامیرمانەکە لە سماریەکە چێنەگە تامادە باشە تەلەفۆنی بۆ بکە با بزانین چه ڕۆدا بخەرە دەرەوە کەلیمەتە شاداتی ئەلۆ هەلو پرنسس کوی باشی لەمە چ دەکەی سنوورە و ڕۆنایە مەمارێم باشە هەرەوە حەزم نایەمە ئیشمێ لەگە برام دەڕۆی مەپرسە شەخسی ئیشەکە ناوی
سمعتيها؟ كشتم حياتي بس ما أشي خد ديزاين بس ما أشي زيت كشتم دي بروح أدراجة لا حول تو حياتي جاري قفادك مش ما باشا دوي دزاني شيوا ايش ما دوي دزاني صدق فرمي تا گوڵە خان ئێمە لە ناو پرۆگرام بووین ئێمە چاڵنجێکمان بە هاوسەرەکەت کرد زۆر داوای لێبوردنەکەین پرسیارێکمان لێ کرد پرسیارەکەی نەزانی ئەو بکە چاڵنجێک بکەین تەلەفۆن بۆ تۆ بکە هیوادارم ئەم شەو وەریگریتەوە دەستەکان خۆش بە قوربان زۆر سوپاس بەڵێ پرۆگرامێکمان هەبوو پرسیارم لێ کرد پرسیارەکەی نەزانی و کاتەمە چاڵنجێکمان پێ کورتمان تەلەفۆن بۆ خێزانەکەت بکە بڵێ خێزانە تووڕە بکە کەم شەو نایتەوە باشە زۆر باشە دەستەکانت خۆش بێ بە ساقم زۆر سوپاس مەمنون مادەم ئەو هەرە ماخوڵقان من هەدیەکەت ئەدەمێ بیبەرەوە بۆ ئەو باشە دەستەکان خۆش بێ خاتە حاتم زۆر سوپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ پیرۆز بێت تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن نایکەوە بە بریسی دۆلار دەتوانانی بچی بازاری خۆت بکەی لەوێ تۆژۆت بۆ سنوورخان و پرنسس ببەرەوە لافێ ڕۆستا دەتوانانی پێ ممنون ڕەمەزانشتان پیرۆزبی انشاءالله هەر بە خۆشی بەسەر دەبن انشاءالله ممنونەوە ئەمەزانانی ئەم لایەک پیرۆزبی دەست خۆش بێ مەمنون بەخێراتن